ناوی کوڕێوە چۆ؟ ناوی خۆشە. چاوا خۆشە؟ خۆشە. خۆشە چی؟ خۆشە خۆشە. چاوا خۆشە. زاف خۆشە. ئەرێ یا بۆ ناوی هەموو کەسی بۆم خۆشە ناوی وی چییە؟ ناوی خۆشە لۆ؟ ئەرێ لاو ناوی هەموو کەسی بۆم خۆشە ناوی لێوک چییە؟ ناوی وی خۆشە. کوڕمە ناوی لێوک خۆشە وەک ناوی کوچکەیتە خۆشە 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 خۆشە. ئەجویبک مەدە خۆش. عدنان. 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 عدنان دبێژە شوات نابڵێ یا وی گرین هات. معسكر ئیجا کوڕێوە چەند ساڵیە؟ 18 ساڵیە ئەنجا 18 کردوین. نا نا حەجدە نا. 19 نا 20 نا چک 22 ساڵیە تبێ 25. 25 خۆ دێتە 25 والله 25 وەرەتە عسکەری لەکرێ 25 نا نا بێژە بێژە ئەزێ بە 21 نا بێ 24 22 24 22 حیران وها ناوم بازارە حیوان دەکەن نەشتە و نەژوی 23 و مۆگیان هەر. ئەرێ لۆ 23 ئەنجا 23 کرد.